چوارشەممە پاپ فرانسیس کوتی بۆ ئەو پیر و پەکەوتانە دەپاڕێتەوە کە لە ماڵدا ماونەوە و لە دۆخێکی خراپدان. Preghiamo oggi per gli anziani. ئەمڕۆ ئێمە بۆ بە ساڵاچوان بە تایبەتی ئەوانەی لەو ماڵانەی ژێر چاودێریدا بۆ بە ساڵاچوان بە تەنیا ماونەتەوە دەپاڕێنەوە. ئەوان لە مردن دەترسن. ئەوان ئەو پەتایە وەک شتێکی ناخۆش ئەزمون دەکەن. ئەوان بنەما و مێژووی ئێمەن و باوەڕمەندی و نەریتیشان بە ئێمە بەخشی کە پەیوەندیمان بە وڵاتێکەوە هەیە. وەرن با بۆ ئەوان بپاڕێنەوە و خودای مەزن لەم کاتەدا لەوانە نزیکە. پاپ فرانسیس هەموو بۆنەکان لە نێو چوار دیوارەکانی ڤاتیکان بەڕێوە دەبات لە دەمێکدا ڤایرۆسی کۆڕۆنا بە خێرایی لە جیهاندا بڵاو دەبێتەوە کە نزیکەی 2 میلیۆن کەس تووشی بووە و زیاتر لە 126,000 کەسیش پێی مردووە. 23% دانیشتوانی ئیتالیا سەری 65 ساڵ زۆر خراپ تووشی ئەو نەخۆشیە بوونەوە هەزاران کەس لە نەخۆشخانەکاندا و شوێنەکانی بە ساڵدا چواندا مردوون کە گەلێکیان لە هەفتا بۆ سەرێن. زۆربەی خەڵک کە تووشی ئەو نەخۆشیە دەبن لە پێشدا زۆریان لێ تون ناکە بەتایبەت ئەوانەی دەیگرنەوە کە گرفتی تەنگە نەفەسیان هەیە. بە گوێرەی زانکۆی جان هاپکینز لە ئیتالیا پشتڕاست کراوە کە 162,000 کەس تووشی ڤایرۆسەکە بووە و زیاتر لە 21,000 کەسیش پێی مردوون.